سڵاتان لێبێ خۆشەویستان. چەند ڕۆژێکی کەم ماوە بۆ ئەوەی ساڵێک لە تەمەنمان کە ساڵی 2019 تەواوی بکەین. پێئەنێنە ساڵێکی تازە کە ساڵی 2020ە. بەنامەم جارەمان تایبەتەکەین بەوەی بزانین هاوڵاتیان یان خەڵک بەگشتی بۆچی ئاهەنگە گێڕێ کاتێک ساڵێک لە تەمەنی ئەڕوات و ساڵێک زووتر لە مردن نزیکە بێتەوە. ئەپرسین پلانیان چییە بۆ ساڵی 2020 و چی شتێکەیە کە هەوڵی بۆ بدەن؟ ئایا 2019 ساڵێکی چۆن بۆ هاوڵاتیان؟ ئەم پرسیارانەکەین لە هاوڵاتیان ئێوەش لەگەڵمانە بن. ساڵی 2019 بۆ تۆ ساڵێکی چۆن؟ والله هەروکو ساڵەکانی کە بوو ساڵێک وەکۆ بوو ساڵەکان نەهامەتی و ناڕەحەتی ڕقەمانە ڕۆتەوە 2019 ئەوە خەریکە تەواو بوو. ساڵێکی چۆن بڵێت؟ شەڵاوەکەمی خۆ پێغەمبەر بە باشی بگێڕێ. چی خۆشێکی تیا بووە؟ ساڵێک بوو گەلی ئێمە خۆشبەخت نەوتیان. من ساڵی تازە کە تۆ سێ مناڵم لە جامیعە تەقەڕوجی کردووە لە ماڵا خۆم بەخێوانەکەم. وتێ لە سێرەکان و شوێنە ڕاقەکانی ئەم شارە کوڕی بەرپرسەکان و دەوڵەمەنەکانی ئەم شارن ئەگینانە وڵات گەنجە بەژمەینەتەکە پارەی پێنی ئاهەنگ بگێڕێت. وە سەری ساڵی عیشوای ڕۆژبان ڕۆژ بژی عوتوایانی. ساڵی 2019 بۆ تۆ ساڵێکی چۆن؟ وڵا هە ناخۆش بوو. ئارە وڵات چی خۆشێکی تیا بووە؟ ئەوە ئەو ژای میلەتەکەیە نە کاسبی هەیە نەیچی حکومە وەرە تۆی ساڵن نەتوانین بەرمیل لە نەوت بی بە خەڵک دوێنێک هاتوونە 25,000 نیانێتم خۆڵانە زبڵ ئاگوەر من قەسابم ئەڵێ تۆ خۆڵخواگە زۆرە وەڵاگەر نەمێتێنە ئیجازگە بۆ تازە ناکەمەوە پارە خۆڵان نێت. باشە دەخۆ حکومەت باسی چاکسازیەکە کاڵێ من پرۆژە یاسای چاکسازی دانێمەوە ئێست لە 2019 هەندێکی باس کرا و 2020 ڕەنگە جێبەجێ بکە. تۆ دڵ بە 2020 خۆشە؟ چاکسازی چییە؟ تۆ پێم لە هینا چاکسازی لە چیا چاکسازیەکە؟ ئەگەرینە ئەرکی خۆخەڵی خۆزنەکانە قەتینە سوگی ناکە حکومە بابزانیت هەتا بێنە قوربەسەری و گرانی و هیچ دڵت بە حکومەت خۆش نییە بۆ ساڵی 2020 نەوەڵڵا بەخواینە با پێ بڵم خەڵینە ژیانی خراپتر بێ بەڵام باشتر نابێت. هەموو ساڵەکان لە کوردەواری هەمووی وەگیەکە گۆڕی نیە نەوەڵا گۆڕانکاری بە لای تۆ وەکو شخصی خۆت هیچ فەرقی نیە. نانە فەرقی هەر بە خۆیەتی هیچ نییە ئەم 2010 بێ حەڤە بێ 16 بێ بۆ کورد هەر یەک شێوەیە گۆڕانکاری نەبوو. ئەگەر فەرقی نییە بۆچی بینین خەڵکێکی زۆر ئاهەنگە گێڕێ بۆ کە ساڵی ئەم ساڵ تەواو بۆ ساڵێکی تری. ئێمە حەزمان لە کۆنەپەرستی حەزمان لە تەقلیدە ناڕۆین بە دوئیسە پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم ئەبینەی شتێکی وای بۆ ناکرێت شتێکی ئەوتۆی بۆ ناکرێت بەڵام سەری ساڵی زایێنەیە و سێرەکە ئەو هەموو خەڵکەیە تۆزێکی تر چەند ڕۆژێکی تر سێرەکەی ئەو هەموو خەڵکە لێرەوە خۆیە گۆڕێ و ئەچێ بۆ یادی مەسیحکە هیچ پەیوەندێکی بە ئێمەوە نییە کولتوری ئێمە نییە. باشە هۆکار چییە گرنگی بەو بۆنانە نادرێت کە وەکو تۆڵی هی خۆمانە هی دینی خۆمانە هی نەتەوەی خۆمانە بەڵام ئەو بۆنانی کە کەمتر پەیوەندی بێمەوە هەیە زیاتر گرنگی پێم وتی وەکو سەرەتاش پێم وتی ئێمە حەزمان لە شتی تەقلیدە ئێستا ببێنە لە سا یەک نەفەر جلی کوردەواری لەبەرایە هەمومان پانتۆڵمان لەبەرایە و چاکت پانتۆڵ هیچ پەیوەندێکی بە ئێمەوە نییە ئەمە ێستا بەگەڕێتەوە بۆ ئەو بەداخەوە ئێمە هەمومان دوای کولتوری غەرب کەوتوین ناگەڕێنە بۆ کولتوری ئەسڵی خۆمان. والله هەروکو ساڵەکانی کە بوو هیچ جیاوازێکی نەبوو. نەخێر جیاوازی نەبوو. باش بۆچی ئەبینین خەڵک بەعام کە ساڵێک لە تەمەنمی ئەڕوات هەڵەسێ ئاهەنگی بۆ گێڕێ یان ئێمە هۆکار چی؟ برای بەڕێزم وڵی نازان من خۆم تۆ لە ساڵت لە تەمەنە بڕۆ لە تەمەنی خۆ کەمە بێتەوە ئێمە تەقلیدی وڵاتانە ئاکەینەوە لە مردنیش نزیکە بینە بەڵێ لە مردنی جێگە بەڵام ئەگەر تۆ تۆزە ئیمانە هەبێ ئەو شتانە ناکەی بەز ئێمە تەقلیدی وڵات ئازنە بێگانەکەینەوە ئەوان ئەیکەن و ئێمە تەبعاً کورد هەر ئەوتی خوا کوردی دروستکردەوە خۆ هەر خەریکی چاولێکەری و تەقلید بووە خۆش داهێنانێکمان نیە بۆ خۆمان حەچیمانەیە بەس تەقلیدە و ئێتر شتێ وڵاتانەیە هێنین بۆ ئێرە و کولتوری وڵاتانەیە لای خۆمان بڵاویەکەینەوە شتانەیە. ساڵێک وەکۆ بوو ساڵەکان نەهامەتی و ناڕەحەتی نەهامەتی و ناڕەحەتی بوو بۆ ئەو خەڵکە تۆ بڕۆ تەماشەکە ئێمە خەڵکێکین عەرەبەیە بە دیارمان هەموو شتێکە خڕێمە پارمان پێ نێ خەرچیکەین بۆ ئێمە لە عێراقا ناژین وەکو عەرەبێک با هەر وەکو عەرەبێک حسابێ بۆ کوردەکەش بکرێن. باشە بەڵام ئێستا ئەگەر حکومەت بدوێنی ئەڵێ 2019 ساڵێکی باش بۆ
بۆ خەڵکو توانیمە هەندێک چاکسازی تیا بکەم. ئەو چاکسازانە کردوێتی لە کامانەیە کە بنەمان کردەوەی زانێ بە کردوێتی و چاومان لێ نەبوو. ئێمە لە زمانی سەدام حوسێن و تا ئێستاکە جادەیەکی شەسیمان لێ هەر شەسیە 120 لە هەولێر کراوە ئادە کامیان چاک ئەوەی هەولێر چاکەی ئەوی ئێرە من خۆم سیارەبێ ناتوانم بێنمە دەرۆ لە ماڵە لەبەرەوەی ڕێگەلێ پیا بڕۆم بەڕێوە. وەڵی باشە یعنی خۆیش لە ڕقەمانی ئەم گۆڕانکاریانە علاقەی هەیە بە خۆتەوە چیتیا ئەەکەی چیتیا کردووە بە تەمای چیتیا بکەیت ئەو ئەساسە ژینە بەس گۆڕانکاری ڕقەمێسە مەسەلەن سیویەکی 12 دوایش بەیانی یەکیە کە فەرقی ئەم دوو ڕۆژە چییە تەنها ڕقەمە ئەو ئەساسە دوو بەرنامە چییە چیتیاکەیت ساڵێ بوو پڕاوپڕ بوو لە کەم و کووری و لە ناخۆشی و لە نەهامەتی و لەوەی کە دەسەڵاتی هەرێمی کوردستان دەسەڵاتێکی تەندروست نەبوو ئەو کەم و کوڕیانەی کە لە وڵاتان بوو ئەوانە لە ئاستی چارەسەرکردنیان نەبوون ساڵێک بوو بە ئەنوا کێشە و مەشاکیل و کەم و کووری ئەم ساڵە تێپەڕی ساڵێ بوو گەلی ئێمە خۆشبەخت نەوتیایە ڕقەم هەرە ڕۆتەوە هەروە خۆی وایە چی هیچ گۆڕە هیچ باشبوونێکیتیانە بۆ لەگەڵ ساڵی من لای منە هەروکو خۆی وایە هەر ڕقەمە گۆڕێتەوە هۆکارەکە خۆت بووی کە هەر ڕقەمەکەیان هۆکار شتی ترە یا حکوومەتە یا بۆ نمرە کۆمەڵگەیە چییە؟ هۆکار با بەشی خۆم بم بەشێکی بە حکوومەتەکەی بەشەکەی ئیتر هەموو شتەکان هەموو ئینەکان بەشی خۆی بەرەکەوێت. ئەم ساڵی 2009 کە تەواوە بێت چەند ڕۆژێکی ماوە چۆن بوو ساڵێکی چۆن بڵێت؟ والله ساڵێکی چۆن بڵم هەروەکو ساڵانی تر وا بوو یعنی هیچ گۆڕانکاری جوان نییە ئیتر خۆی گەورە باشەکە تەمەناگەن لە خۆی گەورە باشەکە و بەرە ساڵێکی باش بەزی تر ئەمە چاوەڕوانی خۆی گەورەکەین بەس بەخوا باش نەبوو هەروەکو ساڵەکانی تر وا بوو. ئەم 2009 شتێکە بۆ هەوڵی بۆ بدەی و بەدەستی هێنابیان ئامانجێکت هەبوو بێ و هەوڵت بۆ دابێ بەدەستی هێنابی والله هەوڵ ئامانچە بۆ هەوڵم بووە بەس بەدەستم نهێناوە عین زۆر زۆری خەڵک هەر بەدەستی نێناو نەکبن ساڵ هەر ساڵە بەزتر لە چیە لە تەمەنی خۆمانەڕوا ژینا 2009 ساڵێکی باش نەبوو بۆ ئێمە بۆچی باش نەبوو بۆ ئێمە هیچ خۆشی شتیانە 2000 لە 2013 ئێمە خۆشیمان نەبینیم حتا 2009 خوا بکات 2020 ساڵێکی باش بێ بۆ ئێمە کێ هۆکارە بۆ ئەوەی تۆ ئەم چەند ساڵە کە وەکو باس کرد خۆشی نەبینی ئایا خۆت بووی چواردەورەکەت بووە حکوومەت بووە کێ هۆکار بووی کە تۆ بە ئاماجەکانە نەگەی لەم چەند ساڵی کە باسک برای بەڕێزم هەمومان هۆکارین هەم خەڵکەکەش هۆکارە هەم حکوومەتەکەشمان هۆکارە هەردوو لە هۆکارە بۆ ئەگەر خۆمان باش بین حکوومەتەکەشمان باشە بەس کە ئێمەش خۆشمان باش نەبووی ئەوانیش باش نابێت لە هەردوو لاوەیە کێشەکە لە هەردوو لاوەیە هیچمان باش نین ئەگەر خۆمان باش بین حکوومەتەکەش باشە بێ لەگەڵمانە. ساڵێکی چۆن بوو بۆ تۆ وەکو شخصی؟ بۆ من ناخۆش بوو بەڵێ خۆت هۆکار بووی بۆی ناخۆش بیان بەڵێ هەر تازیەی نزیک نزیکم لە دەستدا کاری نزیکە گەورە عفویانکەی شڵا بەڵکەمی خۆ پێغەمبەر بە باشی بگێڕێ ئەم ساڵ بۆ تۆ باش بوو 2009 ناوەڵا لەخوا هیچ ساڵێ بۆ ئێمە باش نەبووە بۆچی ظروفمان حتا بێ وەلا ناخۆشیوەچی باشە بۆچی خۆ 2009 حکوومەت وتی ئێمە چاکسە بۆچی دوای خراپەکە یاخوا هەر خراپ بێ هەر باش نابێت زمانایەوەیە تۆ ساڵێ بە 3 ساڵ بەرمیلێنەوەت بینەی بە میلەتەکە ئەدی لەکوێ باشە بێ ساڵی 2009 بۆ تۆ ساڵێکی چۆن؟ والله هەروکو ساڵەکانی کە بوو ساڵێک وەکۆ بوو ساڵەکان نەهامەتی و ناڕەحەتی ڕقەم هەرە ڕۆتەوە 2009 ئەوە خەریکە تەواو بوو ساڵێکی چۆن بڵێت شڵا بەڵکەمی خۆ پێغەمبەر بە باشی بگێڕێ چی خۆشێکی تێتیا بووە ساڵێ بوو گەلی ئێمە خۆشبەخت نەوتیایە من ساڵی تازە کە تۆ سێ مناڵم لە جامیعە تەقەڕوجی کردووە لە ماڵا خۆم بەخێوانەکەم وتێ لە سێرەکان و شوێنە ڕێخەکانی ئەم شارە کوری بەرپرسەکان و دەوڵەمەنەکانی ئەم شارن ئەگینانە وڵات گەنجە بەژمەینەتەکە پارەی پێنی ئاهەنگ دەگێڕێت بۆ سەری ساڵی عین شوادە ڕۆژ ڕۆژ بژی عوتوە یعنی بۆ ساڵی 2020 پلانێک ئامانجێکت هەیە بتەوی هەوڵی بۆ ئەی تەبان ئەبێ ئەمانجت هەبێ ئامادەکاریت بۆ کردەوە هەموو شتێکە بێ بەرنامەت هەبێ تۆ بەبێ بەرنامەیش بکەیت ئێبێ گومان سەر ناگرێ سەریش گرێ یعنی
باش نابێت وڵای هەموو کەسێ هەدەفی هەموو کەسی ئامانجی هەموو کەسێ تەمەنای هەیە بەس تر داوای خۆی گەورەیەکەین بۆمان جێبەجێگا و ئیشەڵا باش نە 2020 ئاواتی من و چەنەها گەنجی دیش بێتدی ناوەڵە هیچ منێ هەروە خۆیت خۆی بەڕێ شتێک نییە ئێمە دڵمان پێی خۆش بە ئێستا لەم ڕۆژانەیە سێرەکەین لە پەرلەمان دانیش من کوڕەشەیدم باوکم و 5 مام شەیدە سێرەکە لە پەرلەمان دانیشتووە بەتەمایە قوتی کوڕی شەید ببڕێ ئەمە چی پەیوەندیەکی بە لە ناوە چاکسازی چاکسازی تۆرە چاکسازی لە نەوت بکە چاکسازی لە پلە باڵاکان بکە کاکە پەرلەمانتارە 8 ملیۆن وەرەگرێ من کوڕەشەیە دەکەم 500,000 وەرەگرم بۆیە دەڵێ یەکەم بەخانە نشین على ئەساس وڵات تەمەنی لە 18 ساڵ تێپەڕیوە و نازانم چی هەنەیە شتێننەوە کە پەیوەندی بەوەنێ تۆ چاکسازیەکەی وەرە لە مەسوولەکانەوە دەست پێکە لە چینی فەقیرەوە دەست پێ مەکە لە چینی هەژارە و دەست پێ مەکەت مەڕۆ بۆ لای ئەنفال کراوەکان مەڕۆ بۆ لای کەم ئەندام مەڕۆ بۆ لای کوڕکچی شەهید تۆ چی بۆ کوڕکچی شەهید کردووی پارەکەیە بڕی من باوکم لەو شاخە شەهید بووە مەسئول بۆ ئەم مەسئولانە معقولە تو هاتووی هیچ نەماوە کوڕی و کچی شەهید نەبێ بڵێ مەعاشەکەی بڕم ئەمە 2020 ئەمە چاکسازیەکەتە چاکسازی ئەبێ لە مەسئولەکان و دەست پێ شانازیش پێ تەبانەوە ئەو پەرلەمانتارەمان بینێ و کچە تورکمانە ئەو ئێمە هەر تێپەڕێنین یعنی على ئەساس حساب بۆ هیچ کەسێ ناکە حساب بۆ هیچ کەسێک ناکەن ئێتۆ وەرەکاکە کچ و کوڕی شەهید وەرە هەموو شتێکیان بۆ دابین کە هەمومان ئێستا خەڵکی سلێمانی خەڵکی و هەمومان خاوەنی شەهیدین هەمومان خاوەنی ئەنفالین بۆ ساڵی تازە بە کورتی چیت هەیە هیچ شتێکم نیە ناوەڵا هیچ دڵم پێی خۆش نی مە دیێرەمەوە 2 ساڵە من لە ماڵەوە 2 ساڵە نەیتوانەوە بەرمی لە نەوتم باتێ ئەتە چۆن چاکسازی پێکرێ بەڵام خۆی باسیەوە کات کە چاکسازیەکەین هەتا سەرۆکی حکوومەت باسیەوەی کرد کە 100 ڕۆژ تێمان پەڕاند لەم 100 ڕۆژە کۆمەڵێ خزمەت گوزاری کردەوە بە بۆ کۆی خۆی ئەڵێ ئایا ئەم شتانەی کە ئەوتوێتی بەڕاستی کردوێت نەخێر هەر ئەو حکوومەتەی پێش ئەمی شاروتی چاکسازیەکەم و ئەی نەقسێمی کرد هیچی پێکرا 2020 هەروەکووانیت پێش من پێشبینی وەکو خۆمەڵێم نازانم لەوانەشە باش بێ بەس من ئەمەری باشم پێی نییە چی هۆکار بوو بۆی کە تۆ یەگۆگو هاوڵاتیە کە حکوومەتەکە کوردیە و هی تۆیە ئومێت بڕاوت بکەن لەوەی کە ساڵێکی باشترت خزمەت گوزاری زیاتر پێشکەش بەرای بەڕێزم 27 ساڵە ئەمان چیان کردو ێستا فەرمو لە جنوب ئەم هەموو مزاهرە و پۆپیشاندانە ئەکرێ خۆ نەمەعاشان کراوە بە ڕوق و نەکراوە بەنی و هیچ نەوتی ژوەرەگن و بەڵامەوە کابرا ناڕازە لا ئێمە چی کراوە ئێستا بوون من خۆم فەرمانبەرێکم ئەو لە 2014ەوە ڕوب موچەونی و موچە و ئێستا وڵی موچەکەم 600,000 600,000ەکە وڵی جاران 20,000یانامێ بۆ بڵین کرێ سیارە جوغرافیا بە حساب ئێساوەشان بڕیوە ئەتر چۆنم بینی و هەر ئاوایە ینی بەرەو تاسە چاکترم چاکەم لێ نەبینی من خۆم ئەوەی کە هەوڵ ماوە وەختی خۆی لە وڵاتە هەوڵم نایە لە وڵاتێکی ترۆیە ناومە لە وڵاتە خۆم پێ بنیاد ناوە ئەما قەت لەو قەناعەتانیم کەسێک لەم وڵاتە خۆی بتوانێت لەم سروفا بنیاد بنی باشە بۆچی ئەم وڵاتە بەو شێوازەیە ناتوانانی کە خۆتی تیا بنیاد بنی من خۆم لە وڵاتێکی تر بنیاد ناوە لەم وڵاتەش ئەمان قەت لەو قەناعەتانی مناڵەکەی من لەم وڵاتە بتوانێت خۆی بنیاد بنێ و بچێت لە وڵاتێکی تر ئیلا ئێمە پارەی وڵاتی ئێمە چێ بە وڵاتانی تر خەڵکی ئێمە لە وڵاتانی ترە بێ بەلاژی و ئیشەکات هەموو دەربەدەر بووە بەس خۆمان خەڵکانی وڵاتی تریە نەپاڵ و لەکوێ لەم وڵاتە خۆی تەکمیلەکەوە چه وڵاتی خۆی ئاوەدا نەکات گەنجی خۆمانیشی نییە بەڵام بۆ کرێکارە بیانەکان هەیە بۆ کرێکارە بیانیەکە هەیە بە $100 دەتوانێت ئیشکا ئایا بە $100 $200 تۆ لێرە گەنجەکەی تۆش ئیشکات هەر بەشی کرێ سیارەکەیەکان نایک بەشیش ناکەن لەبەرەوەی لەوانەیە بۆ بەعزێکە شایکە و هەڵپەڕی حەقی خۆی بێ بەس بۆ من بۆ 2020 چ دوعاەکەی من دوعاکەم لەمە چاکتر بێ خراپتر لەبێت چونکە ئەمە ئێسەکە هەیە بەدڵی خەڵک نییە بەدڵی خەڵک چی ئەمە 20 ساڵە حکوومەتێکمانەیە حکوومەتی خۆمانەوە حەزمانەکە کە حکوومەتێکمانە بێ بە زمانی خۆمان قسەمان لەگەڵا بکە ئەماسە خۆزگە لە عەرەبە خوازی ئێمە کاتێک کە ساڵێک لە تەمەنمانە ڕوات بە مانایەکی ترەوەیە ساڵێک لەو تەمەنەی کە خوای گەورە بۆی داناوین لە ژیان کەمتر بووەتەوە و هەنگاوێک زیاتر لە مردن نزیک بووینەتەوە لەبەرەوە ئەبێ بە خۆمان نابچینەوە بزانین لەو ساڵی ڕابردوو چیمان کردووە ئەو شتانەی کە لی پەشیمانین هەوڵ بدەین لە ساڵی تازایە دووبارەی نەکەینەوە و بەکاری چاکە پڕی بکەینەوە ئێمە بەردەوامە بین بەڵامەتێنێ لای ناوە بڕێک و بگەڕێنەوە لاتر
لە دوای ناوبڕەکەەوە گەڕینە وڵاتان ئەپرسین لە هاوڵاتیان بزانین ساڵی 2019 بەگشتی ساڵێکی چۆن بوو بۆیان ئایا بۆچی کە ساڵێک لە تەمەنمانە ڕوات سیرەکەین خەڵک زۆربەی ئاهەنگی بۆ گێڕێت ڕۆیشتنی ساڵێک لە تەمەن ئایا پێویستی بە ئاهەنگێڕان هەیە بۆچی زۆر گرنگی بەو بۆنانە درێت کە پەیوەندی بە گەلێکی مسلمانی وەکو کوردەوە نیە ئایا دوای چی و ئاواتی چیان هەیە بۆ ساڵی 2020 ئەمانە چەند پرسیارێک لە هاوڵاتیانەکەین ئێوەش بینەر بن من وەکو خۆم ناباس وەکو حکومت حەزەکەم گەندەڵی و دزی و فزینە من ئومێدت پێ هەیە 2020 باشتر بێ لە 2009 ئەگەر یەکێکی باش حکومڕانێتی بکات گەندەڵی نەمێنە بەڵێ بەوانەی کە ئێستا حکومەتداریەکەن تا 3-4 ساڵیان ماوە ئومێدت هەیە پێیان کە بتوانن بەڕاستی ئەو چاکسازیانە بکەن کە باسیەکە بە هاوکاری هەمووانە بێ بەهێگرتووی دوعایەکەی پاکەکان زاڵ بن بەسەر گەندەڵەکانە چ دوعایەکەی بۆ 2020 چاچیکە مەگلای خوا گران نییە ناوەڵا ئەمانجم چی بێت دوعای چیەکەی بۆ 2020 وڵای مناڵم یاڕبی خۆخوای گەنیە ئەم زۆفە هەتا بێت دینە باشەکەی بەڵام بەخوا باشش نابێت ئومێدت پێی نییە بەس دوعاکەی کە چاک چی جاگە بێ بەخوای نەڵێ با پێم خراپتر بێ بەڵام باشتر نابێت مەداخەوە کە ئاوا خەڵک بێ ئومێدن لەوەی کە حکومەت نەکرد بۆ خەڵک هیچیان نەکردووە چیان کردووە ئیسا ماڵی نیە حکومەتی باس خراپ بووە حکومەتی باز زۆر باشتر بێ لەمانە تۆ نەوت زۆر و زەبە نەبوو ئیسا منینا بچۆینە سارێ بە بەنزیتێکە بای 7-8 نەبەنزیوێت منیە سارگینە شڕم پێ لەگە حکومەتی عێراقی بەخوای گەورە با پێڵمە 12 شەو چوم بە خەسابخانە یەکە چوم سێ ئەچوم چوارە چوم ئەکەوتە ناو مەفرۆزەی تەواریوە هەویکی هینم پێ بوو بەچینە سەحە ئەوی بۆ کوێچێ هەموو بۆ خەسابخانە هەویەکەم پێ ئیساگەم منشم ئینجازی دوکاندا ئەبێت هەوی تەسکەنەفوت بەرم جنسی عێراقی بەرم کاتی زانیاری بەرم بزانینە ئەم کارتە بچم بۆ ئاسایی بچم بۆ شارەوانی بچم بۆ سەحای کولی دێخۆ ئەوە پێکم من لە کاتی حکومەتی عێراقیە دوکان بۆ ئادوانە من لاشتاوە لە دێنە سابگەرم قەسابیەکەم بەخوا بێکڕۆ ئینجازەکەم دەرەکەوت بێکڕۆ تازەمە کردەوە کەواتە 2020 هیچ بۆ تۆ ناگۆڕێ نەبەخەوە بۆ 2020 ئامانجێک هەیە هەدەفێکەکەی هەوڵی بۆ بدەیت ئەمانج هەموو کات هەیە جا بەس کە نەچێتە سەر بەچێکی کێ ڕێگرێت لەوەی کە تۆ بە ئامانجەکەت نەگەی هەموو کەسێک بۆ ئامانجەکانی ڕێگریەتە بەردەستی ئیتر جا ڕێگر زۆرە حکومەت ڕێگرە بێ ئیش ڕێگرە هەموو شتێکی بەرەو ئامانجنەچی هەموو شتێکی ڕێگر بێ تۆ بۆ 2020 چی دوعایەکەی چی بڵێ ئەیتی خوا گەورەیە ساڵی 2019 بۆ تۆ ساڵێکی چۆن وەڵاهی هەروکو ساڵەکانی کە بوو ساڵێک وەکۆ بوو ساڵەکان نەهامەتی و ناڕەحەتی ڕقم هەرە ڕۆتەوە 2019 ئەوە خەریکە تەواوی ساڵێکی چۆن بڵیت شەڵا بەڵکەمی خۆ پێغەمبەر بە باشی بگەڕێ چی خۆشێکی تێتیا بووە ساڵێک بوو گەلی ئێمە خۆشبەخت نەوتیان من ساڵی تازە کە تۆ سێ مناڵم لە جامیعە تەقەڕوجی کردووە لە ماڵا خۆم بەخێوانەکەم وتێ لە سێرەکان و شوێنە ڕێخەکانی ئەم شارە کوری بەرپرسەکان و دەوڵەمەنەکانی ئەم شارن ئەگینانە وڵات گەنجە بەژمەینەتەکە پارەی پێنی ئاهەنگ دەگێڕێت تۆ سەری ساڵی عین شوادە ڕۆژبان ڕۆژ بژی عوتڵە یعنی بۆچی خەڵک وەکوبین کوردستان خەڵکی کوردستان بە ئەم ئاهەنگە گێڕێ کاتێک کە ساڵێک تەواو بێ بۆ 2009 تەواو بێ خەڵک ئامادەکاری کردووە ئاهەنگی بۆ گێڕێ لە کاتێکە وەکو تۆڵی ساڵێکی خۆش نەبووە ئایا پێشبینیەکەی 2020 ساڵێکی خۆشتر بێ لە 2000 بۆ من خۆشەوە کەسانێکی تر هەیە زۆر خۆش بوو وەکۆ کەسێک کە جاس و مشتە شار بوو هەموو شتێکی بۆ کراوە بۆ ئێسش بۆ یەکرێ بۆ ئەو خۆشە بۆ نایجێڕێ من ساڵی تازە کە تۆ سێ مناڵم لە جامیعە تەقەڕوجی کردووە لە ماڵا خۆم بەخێوانەکەم هیچ کارێکیان نییە ئەوە تا بڕۆ خۆم قابلیان کە سێ مناڵی من تا ئێستا کچێکم کچێکی ترم لە جامیعە ئێستا خۆم پارەیانێمە لە ماڵە ئەبل بۆ ئاهەنگ بگێڕم ئەو ئاهەنگە گێڕە حەقی خۆیەتی دوێنێ فەریش پێشمەرگەی کردوەتە بەری کوشتێتی ئێستاکە 4-5 ملیۆن مەعاشێتی ژانێکی خۆشەباتە سەر ئەو ئاهەنگ بگێڕەقی خۆیەتی وەڵای خۆی کوا لە کوردەواری ئاهەنگجێڕان هەیە نییەشتیوە ئیترەوە تەقلید دەیکەن ئەمە تەقلیدی ئاهەنگگێڕانی وڵاتانی باڵێ ئەمە غەرب
بۆچی ئێمە هەمیشە دوای شتێک بکەوین کە خۆمان نییە و بەبێ زانیاریش دووبارەیەکەین وەڵی بڵێم بۆچی ناڵم خەڵکە خۆی پێوەگردۆ بەم شتەوە بەڵێ ئەمە کردوانە بەخوو تەقلیدا سەری شتی خەڵکەکان شتی خۆمان نییە آخر ئەوەیە یعنی زۆربەی خەڵک بەدڵ بیرەکەنەوە بە عەقڵ بیر ناکەنەوە ژینا ڕۆشنی ساڵێک تۆ بێ بزانین چی تیا کردووە چەندێک هەدەفەکان تێی بوو ینی بەزە و گۆڕانکاری ڕقەمە هەنگێڕانی ناوێنەوەڵە وەکو تۆڵی هەندێک جار شکستیشی خواردووە لەو ساڵە لە هەندێک پلانتە تەبان ینی گۆڕانی ئەم ڕقەمانە هیچ پەیوەندی نییە سازەوەی تۆ چی تیا کردووە قسەیشی دکتۆرزانە ئەحمەد قەساپ هەیە دای ماڵێ سیرکە بزانێ سە لە شوای دوێ بۆ شوێ بچی کە مردی چەند کەس بۆت بێتاقەتە بێ ئەمە ئەساسە تو ئێستا لە شوای ئەتۆی بۆ شوێ بچی ئەوە ساز نییە 2021 نۆزەیە ئەوانە ئەساز نییە بەڕای من خۆی ڕۆشتنی ساڵێک لە تەمەنە بە ئینسان بڕاتەوە بەکردەوەکانی خۆی بزانێت چی کردووە بۆ خۆی گەورە چی چاکەیەکی کردو لەگەڵ خەڵکان نەک ئەوەش کە مەزن تۆ لە تەمەن دەڕوا بەرەو مردن ئەڕۆی تو ئاهەنگی گێڕی بەڕاستی ئەمە نهاتوو لەگەڵ ئەوە ئەمە یەک دوایشە سەرێکی بۆ نمونە بۆ نائینەکانی دینی ئیسلام بۆ یادی دەدایکبوونی پێغەمبەر دووری خوای لێبێ ڕۆژێکەکەن بە عوتڵە بەس بۆش دەکەنێت 14 ڕۆژ و 15 ڕۆژە یعنی ئەمە لە عالەمی دنیا نەبووە تۆ بۆ 14 ڕۆژ 15 ڕۆژ عوتڵەکەی بۆ سەری ساڵ لە هەموو شوێنەکان ڕۆژێک دوو ڕۆژە بەس بۆ ئاینی دینی ئیسلام ڕۆژێکە بۆ ئاینیەکانی دینی ئیسلامی پیرۆزە بەس بۆ ڕۆژەکانی تر بۆ سەری ساڵ و بۆ ڤالەنتاین و هەتا دوایی ئەو خۆ دەزانە بێ بچەند عوتڵەیەک ئەو بۆنانەی کە تایبەتە بە ئێمەی مسلمان کەمتر گرنگی پێ کورە حەز زۆر کەمتر گرنگیش بێن حەز زۆر کەمتر گرنگی بێن ڕۆژێکەکەن بە هەر کەسیش نازانێت لای دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و باسیش ناکرێت مەگەر لە بعضە کەناڵێکی بعد لە بعضە کەناڵەکە باس کرێت بەس یەکێک بۆ من بۆ سەری ساڵ یعنی 14 ڕۆژ 15 ڕۆژ بۆشی عوتڵە یعنی خەڵک خۆ داوامەکە خۆی ئەو نەجوانێ داغوو یعنی هەرێکن بە عوتڵەوەمان و جارێ تۆ لە ساڵێکی دەتەمەند دەڕوا بێ بە ئینەکانی خۆتا بژیتەوە بگری نەک بۆ کار چییە ینی ئەو بۆنانی کە پەیوەندی بە ئێمەوە نیە ئێستا ینی بە جۆرێکیان لێ کردووە زۆر گرنگی پێدەن بۆچی گرنگی پێدەن ئەو بۆنانەی کە پەیوەندی بە ئێمە لێ گرنگی پێ زیاتر ئەو بۆنانە بەڕاستی ئەوە نازانم یعنی بۆچی ئەبێ خۆی لە خۆیان بزی بۆچی گرنگی بێن شتەکە دیارە یعنی لەم عالم وڵاتانی شتەکە دیارە بۆنانی ئیسلام بۆنە دینەکانی خۆمان گرنگی کەم پێێن ئەوە بۆ دوانی پرسیار لە خۆیان هەموو کەسێکی زانین جوابەکەی چییە زانین خەڵکەکەی ئێمە و خۆی وایە هەر چەپڵێ لێ 50 کەس کۆ بێتەوە 100 کەس کۆ بێتەوە خەڵکەکە نازانێت ئەمە جەژنی کشیە ئەمە جەژنی ئیسلام نییە هەر بۆ جەژنی ئێمە ناتوە دوای قەرەباڵخی کەوتووە خەڵکەکە ئێمە دوای قەرەباڵخیەکە ئەژناوە هیچ پەیوەندیش بێمەوە نییە کریسمس هیچ پەیوەندیش بێمەوە نییە جەژنی مەسیحە جەژنی ئیسلام نییە بۆچی گرنگی بە جەژنەکانی مسلمانی وڵاتێکی مسلمانە یێرە بۆ زۆر گرنگی بۆ جەژنانە نادرێت زۆر گرنگی بۆ شتانە کە با بڵێن جەژنی ئیسلامن گرنگی بۆوانە نادرێت لە کاتێکا گرنگی بە کریسمس دەدرێت کە زۆر ڕەبتی بە ئیسلام و مسلمانانەوە نیە بەڕاستم ئێوە مەسوولەکانمان زۆربەیان هیچیان مسلمان نین یا دینێشترن لە دینی زەردەشت دینی دووسێ دینی درێ لەسەر دینی ترن لەسەر دینی ئیسلامی ئێمە نین ئیتر بە بۆنەی ئەوانیشەوە جەژنی کریسمسی شەکرێت ئەبینی کاتێک کە ساڵێک لە تەمەنمانە ڕوات خەڵک بەگشتی ئاهەنگە گێڕێ بەڕای تۆ ئاهەنگێڕانی ئەوێ کاتێک بۆ نام ساڵی 2009 کە تۆ تەمەنمانە ڕاهەنگێڕانی ناوێت هەموو لە تەمەنی خۆمانە ڕا نزیکترە بینەوە لەوەی کە ژیانمان تەواو بێت لە پەناجۆمانە ئاهەنگ بۆ شەیتانە گێڕن ئەوەی بۆ شەیتانە بۆ ئیسلامی ئەو ئاهەنگ ئێستا حکومەت دەڵێم چاکسازی یەکەم بە تایبەتی بۆ 2020ەوە خەڵک وڵای چاکسازی ناگا خراپیەکە بۆچی ئومێدی بە حکومەت نیە لە کاتێکە ئەو هەوڵی ئەوەدا چاکی بکە هەوڵی چی چاگا من مانی 100,000 ناکرێ ئەوێم 35 ساڵ خزمەتی دایرم هەیە کیلۆی عەرزم نییە لە عێراقا ئەیدێ بێت دوعایەکی بۆ حکومەتەکەم نایکەم ئەم چاکسازی کە باسە کرێت کە حکومەت دەڵێ یکەم وڵای خراپیەکە چاکی ناکەم چاکسازی هەر بۆچی ئەوە بێ ئومێدی لە کوردستان چاکسازی هەر ناکرێت بێعقلیە تۆ وەچی ئاهەنگەکەی بۆ ئەو ژانی خۆش ئینەکەیت بۆ شتی خۆش بگیرەوەڵا لە ئەمان هیچ ئینە خۆشی نییە چیە ئاهەنگەکە بۆچی خەڵگەی گێڕێ وڵای بڵم چی نا ئەگە بڵم بۆ بێعقلیە خۆی زین چۆنە برای بەڕێزم یعنی هەر نەک ساڵ دقە بە دقە لە لەحزەمان کەمە بێتەوانێ وەک عەرزم کردی ئەگەر شتەکان بەخۆشیەوە بڕوات ئەحتیمالی هەیە تەمەن بەرەو زیاتریش بڕوات و دڵخۆشیشی کەش ڕوو لە هەرێمەکەمان و لە گەنج بە تایبەتی بکات جا هیوادارین 2020 ببێتە ساڵێکی خۆشی و ساڵ بە ساڵ ئەڵێن ئەم ساڵ باشترە بێت ساڵی داهاتوو لە
ڕابردوو باشترە بێ ینی واتە ئێمە سەبێ بڵێن ڕۆژ بە ڕۆژ ئەزانی بۆ کاکە لە وڵاتانی دنیا دەسەڵاتەکانیان دەسەڵاتی تەندروستە بیر لە داهێنانی تازە ئەکەن بیر لەوەکەنەوە چی باشە بۆ خۆشگوزەرانی خەڵک و گەلەکانیان بۆ پێشکەوتنی وڵاتەکانیان دەسەڵاتێکە دێت حیزبێکی سیاسیان سەرۆکێک ئەو بەڵێنانی کە بە خەڵکێدا بەلانی کەم ئەگەر لە 100% بۆی جێبەجێ نەکرێ ئەچێتە ژێر تەحملی بەڵێنەکانی خۆی بەڵام دەسەڵاتی کوردی ساڵ بۆ ساڵ لە پاشەخشیایە لە ئاسی داخوازی خەڵکانیە لە ئاسی ئەوانی ئێمە لە کۆمەلگایەکە ڕێژەی میلەتەکەی ئێمە زۆر نەخاونی داهاتێکی زۆری چ داهاتی سروشتی چ داهاتی گومرگ چ داهاتی ناوخۆ هی نەوت هی گاز ئەو سەرچاوانی کە خوا بە خەڵکی داوە لەم هەرێمە ئێمە زۆرە بەڵام بەڕاستی لە خۆشگوزەرانی خەڵکو و لە ژێرخانی ئەم وڵاتە و لە ئاوەدانی ئەم وڵاتە و لە خزمەتگوزاریەکانە بەکار نایێت بۆچی خەڵک نێرێکی تاریکە ئاڕات و هیچ چینێک نییەوانە لەبەرەوە کاکە هەر خۆتان ئێوە خۆتان ڕۆژنامەوان خۆتان پیاوی زیرەک و ئاقڵ و لە ئەحداسەکانی ئەم زروفۆم کۆمەلگاژین هەر سەیری کۆنگری حیزبەکان کە ڕۆژ بە ڕۆژ ئەم حیزبانە بە بنەماڵی نەڕوە ڕۆژ بە ڕۆژین تۆ ئومێدێکت نییە بەو دەسەڵاتی کە هەتە ئومێدێک نییە بە پاشەر بڕۆ بڕۆ بەرێکی سەرایە بڕۆ ئەو سابونکەرانە هەزاران گەنجی تا جامیعی تەواوکرۆ مەحەدی تەواوکۆ دینارێکی پێ نییە ئومێدێک نییە بۆ دامەزرانی دانی بەشێکی زۆری گەنجی ئەم وڵاتی ئێمە سەری خۆی هەڵگرتۆیان لە ئیجاخن کاوەیان بەرەو چارەنووسێکی تاریخ ڕۆژتۆ نازانێ مەسیری بەرەو چیە ڕوە یانی لەبەر ئەوە دەسەڵاتی کوردی هەمی پەیوەندە بە دەسەڵاتەوە لە ئاسی داخوازیەکانی خەڵکانیە لە ئاسی داخوازیەکانی گەنجانیە لە ئاسی ئەو قوربانی دانا نییە کە خەڵک 100 ساڵی ڕابردوو لە پێناوی ئەوەی کە ئێوێ خوێنی بەخشیوە ینی تەسحی بە وڵاتەکەی خۆی داوە لەگەڵ ئەم هەموو نەهامەتی کە باسە کرد ئەم هەموو داهاتی کە هەیە و خەڵک ئیسفادەی لێ نەکردووە ئیتر بۆ ئاهەنگە گێڕن بۆ تەواوبوونی ئەم ساڵە بۆ ساڵی داهاتوو کاکەوە هەنگا گەر سەیریکەی تۆ بەیانی بچۆ وتێ لە سێرەکان و شوێنە ڕاقەکانی ئەم شارە کوردی بەرپرسەکان و دەوڵەمەنەکانی ئەم شارن ئەوەی کە لە سایی دەسەڵاتی کوردی و لە سایی نەوتی دزرا و سەرۆت و سامانی حرامە ئەگینانە وڵات گەنجە بەژمەینەتەکە پارەی پێنی ئاهەنگ بگێڕێت لەبەرەوە لە چاو زۆری کۆمەلگاکەیە خەڵکی ئەم شارە بڕۆکاکە لە هەزارەیەکێکیش نییە ئەوەی کە ئاهەنگە گێڕێت ئەو خەڵکەیە کە بەنامەشروع و دەوڵەمەند بۆ بەنامەشروع مەسوولە بەنامەشروع کۆمپانیای هەیە بەنامەشروع هەتا بینە قاقای غەرقی گەندەڵی و دزیوە ئومێدت هەیە بۆ 2020 چاکتە بێ لە 2009 من کاتێ ئومێدم هەیە ئەم میلەتەی ئێمە ئیتر لە ئاسی بەرپرسیارەتیا بێ خەڵک قبوڵی نەکات یانی لە وڵاتان دەسەڵاتێکی نانکە دروست خەڵ لێی قبوڵ ناکات مەسەلا هەر لێرە لە خۆپیشاندانەکانی خەڵ مامۆسا داوای نامێ کرد مامۆسایەکی تەمەن 60 ساڵ شەقێکی هەڵدەن مامە لە وڵاتان دەسەڵاتێک لەسەر ئەمە ئەڕوخێت باشە لەبەرە میلەتەی ئێمە هەموو شتێکی قبوڵ کاتێ ئومێدەوانی خەڵ قبوڵینە 2020 ئەوە لە پێشمانە ئەوەی کە 2020 ئەگۆڕێ بۆ ئێمە خۆمانی 2020 ساڵێکی تازەی و دەفتەرێکی سپیە هەر کردەوەی بکەین لەو ساڵا بۆمانە نووسرێت لەبەرەوە با کردەوەکانمان بە جوانی لە ساڵی نوێ بنەخشێنی و داواکارین حکوومەتی هەرێم بتوانێت ئەو داواکاریانی کە خەڵکەیەتی لە ساڵی 2020 تا بەیان بهێنێتە دی وەکو بینیتان هەندێکیان گلەیان هەبوو لەوەی کە نەیانتوانی وەکو پێویست خزمەتی هاوڵاتی بکەن هەندێکیشان بێموێت بوون بەڵام ئێمە لێرەوە دوای خێرەکەین خی گەورە ساڵی 2020 بکاتە مای خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک و بکاتە ساڵێکی پڕخێر و خۆشی بۆ هەموو میلەتی مسلمانان پامیون جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان